عتا عەزیز پیشەی مامۆستایە لە قەزای سەی سادق پێشتر بە ئۆتۆمبیلەکەی دەچووە سەر دەوامەکەی بەڵام کاتێک دەیەوێت ژیانی هاوسەرەتی پێک بێنێت ئۆتۆمبیلەکەی دەفرۆشێت و ئەم پاسکیلە دەکرێت ماوەی 2 ساڵە ڕۆژانە بەم پاسکیلە دەچێتە دەوامەکەی و هەر بەم پاسکیلە دەچێتە بازاڕ و پێی وایە پاسکیلەکەی ئاسانکاریەکی زۆری بۆ دەکات لە ڕووی مادی و تەندروستیەوە. پاڵنەری سەرەکی من بۆ بەکارهێنانی پاسکیل گەرێتەوە بۆ کۆمەڵێ خاسێتی باش کە لە پاسکیلە هەیە یەکێک لەوانە لە ڕووی ژینگەییەوە بیستومانەوە زانیمانە کە ئۆتۆمبیل کۆمەڵی کێشە بۆ ژینگە دروستەکە یەکێک لەوانە ژاوەژاو دروستکردن و دروستکردنی دووکەڵ و قەرەباڵغی لە بازاڕەکانە خۆشبەختانە پاسکیل ئەم لایەنە خراپەی نییە و یەکێکی تر لە باشەکانی پاسکیلەوەی لە ڕووی تەندروستیەوە کە بۆ بەکارهێنەرەکەی زۆر مهمە و سەرباری هەنێ لە دکتۆرە بەڕێزەکان پاسکیلیان وەکو عیلاج بەکارهێناوە بۆ کەسانی ئامۆژگاریەکەن کە بەکاری بێنن. کازم تۆفیق دوکاندارێکی قەزای سەی سادقە ماوەی 8 ساڵە بە پاسکیل ڕۆژانە 3 کیلۆمەتر دەبڕێت تا بگات بە دوکانەکەی. بەردەوام هاتوچی پێیەکەم بۆ دوکان بۆ ماڵەوە بۆ بازار زۆر باشترە زۆر سەریعترە لە بواری مادیوە لە بواری معنەویوە جسم و هەمیشە سەلامەتە وەکو وەرزشێکی بەردەوام وایە ڕۆژانە من 3 کیلۆمەتر ماڵمان دوورە یەمە دوکان و ئەشتوانم پێی بڕۆمەوە کەمترین کات 12 دەقەم پێ ئەچێت و زۆر ئاساییە یعنی خەڵکێکیش هەیە دەستخۆشیمان لێیەکە. شارەزایەکی بواری ژینگە باس لە سوودە گرنگەکانی پاسکیل دەکات و دەڵێت پاسکیل هۆکارێکی زۆر گرنگە بۆ پاکراگرتنی کەش و هەوای ژینگە. سی ساقێکێکە لەو شارانی کە ئەم دیاردیتە پەریگرتووە خۆشبەختانە و گروپی دروست بووە پاسکیل ڕەویەکان هەم بۆ وەرزشکردن هەم بۆ شوێنی کاریان لێرە و لەوێ ئەیان بینین سا خۆشبەختانە لە هەرێمی کوردستان شام دیاردەیە پەریگرتووە ژینگە پارێزان زۆر بەرگریان لەم بابەتە کردووە بۆ خۆمانەمە ساڵانە کەمپینمان کردووە و خەڵکمان هەنداوە بۆی کە بەردەوام ئەم جۆرە لە ئامێرەکانی گواستنەوە بەکاربهێنێ لەبەرەوەی دۆستی ژینگەیە. پاسکیل هۆکارێکی گواستنەوەی لە ساڵی هەسەکانەوە لە ئەوروپا سەری هەرداوە ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستانیش پەرەی سندووە و گرنگی زیاتری پێدەدرێت و جگە لە بەکارهێنانی وەک ئامێرێکی وەرزشی لە ئێستادا زیاتر بەکاردێنرێت و ئەمەش بەهۆی سوودە گرنگەکانێتی لە بواری ژینگە و مادی و لە ڕووی دەرونیەوە کاریگەری ئەرێنی هەیە. پاسکیل سواران بەردەوام گلەیی لەوە دەکەن کە شەقامێکی تایبەت بە پاسکیل نییە لە شارەکاندا. هاوڵاتیان و فەرمانبەرانی سەی سادق ئامانجیان لە بەکارهێنانی پاسکیل بۆ سەر کارەکانیان بە کللتورکردنی هاتوچۆکردنی پاسکیلە دەلەو ڕێگەیەوە بیگوازنەوە بۆ نەوەکانی داهاتوو. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.